هەڵبەت لە بەدواداچوون و لە پرۆگرامێکی بەیانی کورسان نیوزدا دەستەی ژینگە ڕایانگەیان بوو کە زۆری کارگەکان هۆکارە بۆ پیسبوونی ژینگە. بەڵێ بەردەوامین. ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم لە ناو ستۆدیۆیەکەم هەڵبەت لە گەرمیان بۆ یەکەمین جارە سەنتەری ئۆتیزمی حکومی کراوەتەوە. ئێمە قسە لەسەر ئەم سەنتەرەکەین، هەروەها جگە لەوەش باز لە چالاکیەکانی بەڕێوەبەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیانەکەین. بە سوپاسەوە بەڕێز ژیلوان عادم لەگەڵایە بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان. کاک ژیلوان بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. کاک ژیلوان ئەگەر باسی کردنەوەی ئەم سەنتەرەمان بۆ بکەیت لە گەرمیان. بەڵێ لە بەڕێوەبەتی گشتی چاودێری و گەشەپێدانی گەرمیان لە سنووری ئیدارەی گەرمیان کە تاوەکو ئێستا هیچ سەنتەرێکی ئۆتیزمی حکومی نەبوو، بە خۆشحاڵیەوە دوێنێ بۆ یەکەم جار منداڵانی ئۆتیزمی سنووری قەزای کفری لە سەنتەری ئۆتیزمی حکومی کفری وەرگیران. ئێمە پاشەو ئامادەکاریانە و ئامادەکردنی بیناوە نۆژەنکردنەوە و کڕینی سەرجەم پێداویستیەکان لە ڕێگەی وەزارەتی کارەوە توانیمان پاش ئەوانە 30 کەس لە گەنج و دانیشتووی کفری و دەرچوودا بمەزرێنین بۆ سەنتەری ئۆتیزمی کفری. بە خۆشحاڵیەوە دوێنێ بۆ یەکەم جار لە سنووری گەرمیان ئەم سەنتەرە ئەبێتە سەنتەرێکی ئۆتیزمی حکومی کە بێ بەرامبەر منداڵانی ئۆتیزم لە سنووری گەرمیان وەردەگرێ و ڕۆژانە لەوێ ڕاهێنان و پەروەردەکردنیان پێدەکرێەوە ئامادە دەکرێن بۆ ئەوەی وەکو هەر مناڵێکی ئاسایی بتوانن لە سەنتەرەکانی ئۆتیزم ڕایەنانیان پێ بکرێ و بگەڕێنەوە بەر خوێندن وەکو هەر مناڵێکی تر. بەڵێ کاک ژیلوان، ئەم سەنتەرەکە تازە کراوەتەوە، چەند مناڵی ئۆتیزم یان خاوەن پێداویستی تایبەت سوودمان دەبێت لێ ئەگەر بە ئامار و داتالاتانە؟ بەڵێ لە سنووری گەرمیان بە پێی ئامارە نافەرمیەکان لەبەر ئەوەی کۆمەڵێک هۆکار هەیە بۆی ئاماری فەرمی نەبێت، لەبەرەوەی بەشێک لە دایکان و باوکان بە بۆنەی ئاستی هۆشیاریانەوە ئامادە نین بڵێن مناڵێکی ئۆتیزمان هەیە یان نایزانن و ئێمە ئاماری نافەرمیمان لایە کە نزیکەی 350 مناڵی ئۆتیزم لە سنووری گەرمیان هەیە. لە قەزای کفریش ئێمە بەپێی ئەو فۆرمانەی کە داوامان لە کەسوکاری مناڵی ئۆتیزم کردووە پڕی بکەنەوە نزیکەی 22 مناڵی ئۆتیزم لە سنووری قەزای کفری تۆمار کراون. ئێمە ئەم سەنتەرە بۆ ئەوەیە هەموو ئەو منداڵانەی قەزای کفری و دەوروبەری لەو سەنتەرە وەربگرین و بە پێی توانای بیناکە و ئەو کارمەندانەی دامان مەزراندووە دەتوانین هەموو منداڵی ئۆتیزمی قەزای کفری و ناحیەکانی دەوروبەری لە سەنتەرەکە وەربگرین. بەڵێ کاک ژیلوان، هەڵبەت وەک بەڕێستان ئاماژدان پێیا سەنتەرەکە لە شاری کفریە. پرسیارەکەم ئەوەیە ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتن یان ئۆتیزمیان هەیە لە ناوچەکانی تر ئەتوانن سوودمەند بن لێی یاخود بۆ نمونە ناوچە دابڕێنراوەکان کە نزیکن لە شاری کفریەوە بۆ نمونە؟ بەڵێ ئەتوانن سوودمەند بن. هەردوێنێ یەکێک لەو کەسانەی کە مناڵەکەی هێنابوو بۆ سەنتەری کفری دانیشتووی دروستخورماتوو بوو بەبێ هیچ کێشەیەک ئەوانیش دەتوانن سوودمەند بن. و ئێمە لە قەزای کەلاریش بینایەکمان ئامادە کردووە سەرجەم پێداویستی و کەلوپەلی تایبەت بە ئۆتیزمان بۆ ئامادە کردووە لە ڕێگەی خێرخوازەوە داوامان کردووە بە زووترین کات دامەزراندنی بۆ بکرێ. هیوادارم بە زووترین کات ئەوەش جێبەجێ بکرێ و ئێمە سەنتەری ئۆتیزمی کەلاریش بکەینەوە کە کۆمەڵێک مناڵی تری ئۆتیزم لە سنووری کەلار و ئیدارەی گەرمیان وەربگیری. بەڵێ کاک ژیلوان، لە ئێستادا سەنتەرەکە چەند ڕاهێنەریە یاخود چەند مامۆستای تایبەتمەند و پسپۆڕی لە بەڵێ ئێمە 30 کەسمان بۆ دامەزراندووە. لەو 30 کەسە 15یان تایبەتن بە ڕاهێنان و چاودێریکردنی مناڵی ئۆتیزم هەر لە دەرچووی پەروەردەی تایبەت، دەرچووی کۆمەڵناسی، دەروونناسی، ئەو بابەتانەی کە تایبەتن بە منداڵی ئۆتیزم. ئەوانەی تریش بۆ ئیدارەدان و بەڕێوەبردننی سەنتەرەکە دامەزراوە. بەڵێ کاک ژیلوان، لە زۆربەی ناوچەکانی تر باخچە هەیە بۆ نەخۆشی ئۆتیزم. ئێوە بیتان لەوە نەکردوێتەوە گە ئێستاش نەبێت لە داهاتوویی نزیکە؟ بەڵێ لێرە ئەو سەنتەری ئۆتیزمانەی ئێمە مناڵی باخچەش وەرئەگرێت. ئاستەکان بەپێی ئەو ژوورانەی کە ڕاهێنانی تیاکرێت جیاکرێنەوە بەپێی حاڵەتی ئۆتیزمەکانیان و بەپێی تەمەنیان جیاکرێنەوە. جاری وە هەیە لە ژوورێک تەنها منداڵێک بە تەنها ڕاهێنانی پێکرێت، یعنی ئەوانەی باخچەشە لای ئێمە وەردەگیرێن. بەڵێ کاک ژیلوان، هۆشیاری هاوڵاتیان چۆنە؟ بۆ نمونەگەر منداڵەکەی گومانی ئەوەی هەبێت کە ئۆتیزمی هەبیان هەیە مەسەرەن تەحەفوزیە یاخود نایە مناڵەکەی بێتە ئەو سنتەرەوە، هۆشیاری هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە ناوچەی گەرمیان چۆنە لەو؟ بەڵێ ئەتوانم بڵێمەوە گرفتێکی گەورەیە، نەک هەر تەنها لە گەرمیان، لە هەموو کوردستانە
یعنی ئەرکی ئەوانەیە کە شارەزای ئۆتیزمن و ئەرکی دەستگاکانی ڕاگەیاندنە کە هۆشیاری بدەن بە دایکان و باوکان ئامادەکاری بکەن بۆ ئەوەی کە مناڵێکی ئۆتیزمیانە بێ. هەر ئێمە پرۆژەیەکمانەیە داوامان کردووە لە ڕێگەی دادگاوە ئەو وانانەی کە ئەخوێنرێ بۆ ئەو کوڕ و کچانەی کە زەواجەکەن بەشێکی تایبەت بکرێ بە ئۆتیزم بۆ ئەوەی ئەگەر کە زەواجی کرد مناڵێکی ئۆتیزم بێ شۆک نەبێ بەلایەوە بتوانێت کە چۆن تەعاملی لەگەڵا ئەکاوە چۆن چارەسەری ئەکا چونکە ئۆتیزم ئەگەر لە مەرحەلەیەکە فریانەکەوێ و هۆشیاری ئەوەی نەبێت ئەگەر بگاتە سەروی 12 ساڵ ئەو کاتە ئەستەمترە چارەسەرکردنی. بەڵێ کاژیلوان بەپێی ئەو ئاماری لای بەڕستانە ڕێژەی ئۆتیزم لە ئێستاە لە زیادبوونە یاخود بە پێچەوانەوە لە کەمبوونەوە؟ بەڵێ بەداخەوە لە زیادبوونایە ئەمە بە تەنها لە گەرمیان و لە کوردستانی شانە لە هەموو جیهانە ڕێژەی ئۆتیزم لە زیادبوونایەوە ئەرکی ئەمە ڕوبەڕووی ئەمە بینەوە هەوڵ بدەین بەکردنەوەی ئەم سەنتەرانە بە هۆشیاری کۆمەلگا کەمی بکەینەوە. بەڵێ کاک جیلوان باسی ئەومان کرد کە بۆ یەکەمین جارە سنتەرێکی حکومیەکرێتەوە ئەی سنتەری ئەهلی هیچ نییە لە ناوچەی گەرمیانە؟ بەڵێ لە گەرمیانە 4 سنتەری ئەهلی ئۆتیزم هەیە کە بەردەوامن لە کارکردن لە قەزای کەلارن. بەڵێ کاک ژیلوان هۆشیاری هەیە ئەو چۆن مامەڵە لەگەڵ دایک و باوکان بکرێت یاخۆ ڕێنمایی سەبارەت بەوەی کە مناڵەکەیان ئۆتیزمی هەیە یاخود گومانی ئۆتیزمی لێکرێت یاخود کە بەنیازە بێنێ بۆ سنتەرەکە ڕێنمایتان لەو بارەوە چییە؟ بەڵێ ئێمەوە بە ڕێزانەی کە دامان مەزراندون هەر دوێنێ کە دەست بەکار بوون پەیوەندیمان کردووە بە وەزارەتی کارەوە بە خۆشحاڵی وەزارەت ئامادەی دەربڕیوەکە خولی ڕاهێنانیان بۆ بکاتەوە لە ڕێگەی چەند ڕێکخرا و چەند کەسێکی شارەزا بە ئۆتیزم کە پێشتر ئەزممویان هەبووە لەو بوارە داوامان لێکردوون سەردانی قەزای کفری بکەنەوە بێن خول و سیمیناریان بۆ بکەنەوە زۆر گرنگە هۆشیاری هەبێ بۆ ئەوانەی کە لەوێ ڕاهێنەر و مامۆستان وە زۆر گرنگە ئەم هۆشیاریە بۆ دایکان و باوکانیش هەبێ. ئێمە هەر لە سنتەرەکە هۆڵێکمان تەرخان کردووە تایبەت بە دایکان و باوکان بۆ ئەوەی ناو بە ناو دایک و باوکان بانگ بکرێن و هۆشیاریان بترێتێ بۆیە چەندێک گرنگە بە مناڵانی ئۆتیزم هۆشیاری هەبێ ئەوە نەش گرنگە دایکان و باوکان هۆشیاریان هەبێت چونکە بە تەنها لە سنتەرێک منداڵی ئۆتیزم چارەسەر ناکرێ ئەمە ئەرکێکە دایک و باوک وە سنتەرەکان بە یەکەوە دەتوانن چارەسەری بکەن و پەرەی پێ بدەن. بەڵێ جا کاک ژیلوان من بە دیاریکراوی پرسیارەکەم ئەوەیە هیچ کۆڕ و سیمینارێکتان هەبووە کە بۆ نمونە بۆ هاوڵاتیان بۆ کچان و کوڕان کە پێشەوەی هاوسەرگیری بکەن هۆشیاریان بدەنێ بە تایبەت ئەوانەی کە هەڵبەت بەڕستان نەزان ئەو کەسانی کە نزیکن لەکەوە ئەگەری ئەوەی هەیە کە مناڵەکەی تووشی ئۆتیزم بێ یاخود هەر حاڵەتێکشکە لە ڕێی کۆڕ و سیمینارەوە هیچ شتێکی واتان کردووە؟ ئێمە داوامان کردووە وەکوتم ئەوە تایبەتمەندی دادگاکانە کە ئەو وانەیە خوێنرێ پێشەوەی گرێبەستی هاوسەرگیری بکرێت بۆ هەر کوڕ و کچێکە زەواجەکەن داوامان کردووە ئەوان ئەوانەیە تەرخان بکرێت پێش گرێبەستەکە ئەو وەشیاریان بدرێتێ بۆ ئەوەی ئامادەکاری خۆیان بکەن بۆ ئەوەی ئەگەر مناڵێکی ئۆتیزمیان هەبێ بتوانن چۆن مامەڵەی لەگەڵدا بکەن. بەڵێ کاک ژیلوان جیاواز لە بابەتی ئۆتیزم باسی کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت بکەین بە شێوەیەکی گشتی ڕەوشیان چۆنە بە شێوەیەکی گشتی لە گەرمیان؟ بەڵێ ئەتوانم بڵێم لە گەرمیان و لە کوردستانی شاڕەوشی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندام باش نییە وەکو هەموو تاکێکی تری کۆمەلگا خۆمان نەزانین کە فەرمانبەر وەزعی چوونەوە کەم ئەندام زۆر خراپترە لە فەرمانبەر بەڵام ئێمە ئەو کۆمەڵێک کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت هەیە کە هەموو ئیجراعاتە یاساوی ئیداریەکانیان بۆ تەواو کراوە نزیکەی 13,000 کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتە لە کوردستانەوە 1435 گەرمیانە داوامان کردو ئەمانە کۆمەکی دارایی و موچیان بۆ بڕێتەوە لە ڕێگەی وەزارەتی کارەوە نێراوە بۆ ئەنجومەنی وەزیران ئێستا مامەڵەکانیان لە وەزارەتی دارایی عێراقا تاوەکو ئێستا بڕیار نەدراوە بە بڕینەوەی موچەکانیان ینی هەرچەند موچە و کۆمەکی دارایی کەمەندام کەمە بەڵام ئەوان بە هیچ شێوەیەک تاوەکو ئێستا هیچ موچەیەکیان نییە بۆیە داواکارین بە زووترین کات ئەو موچانیان بۆ بڕێتەوە لەبەرەوەی حەقی خۆیانە و چەند ساڵە بێبەش بوون لە کۆمەکی دارایی و موچەکانی داواکراوە کاک ژیلوان. بەڵێ ئەمە هەموو ئیجراعاتێکتان پێدراوە؟ بەڵێ هەموو ئیجراعاتە یاساوی داریەکانی تەواو بووە لیژنەی پزیشکیان تەواو کردووە نێراوە بۆ بەغدا چەندە جار وەفدی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق دانیشتنیان کردووە پەیوەندیان کردووە و جەنابی وەزیر لەگەڵ عێراقا لەسەر خەتە بۆ ئەوەی ئەمە چارەسەر بکرێ بەڵام تاوەکو ئێستا ئەمە بڕیاری کۆتایی لەسەر نەدرا. بەڵێ کاک ژیلوان بەجیالەوەی
ئەوەی بەڕێوەبەرەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان هەیە چەند بەڕێوەبەرەتی تریشەیە کە سەر بەو بەڕێوەبەرەتیە لە گەرمیان؟ بەڵێ لە گەرمیان ئێمە بەڕێوەبەرەتی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی گەرمیانمان هەیە لە قەزای کەلار کە ئەمە تایبەتە بە تۆمارکردن و فایل و ئەوانەی کە پەیوەندی بە کەم ئەندام و خەوەن پێداویستی تایبەتەوەیە و بەڕێوەبەرەتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی کفریمان هەیە بەڕێوەبەرەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی خانەقی نیشمان هەیە کە سەر بە بەڕێوەبەرەتی گشتیمانە و لە قەزای دووسخورماتوش بنکەیەکمان هەیە کە تایبەتە بە کەمەندامانی ئەو سنوور. بەڵێ کاک ژیلوان بۆ خزمەتکردنی خاوەن پێداویستی تایبەت ئەم بەڕێوەبەرەتیانە تا چەند هەماهەنگیان هەیە لە نێوانیەکە؟ بەڵێ بەردەوامن بەڕێوەبەرەتیانە لەسەر خەتن بە یەکەوە هاوکار و هەماهەنگن بۆ نمونە لە تۆمارکردنی بایۆمەتری و UPN کەمەندامانە ئێمە وامان کردووە کە لیژنەکانمان لە قەزای کفری و لە قەزای خانەقین ئیشەکانیان بۆ بکەن ئاسانکاریان بۆ بکەن بۆ هەموو کەمەندام و خەوەن پێداویستی تایبەتەوە تایبەتێک لە قەزای کفریەوە یان لە قەزای خانەقینەوە یان لە دووزەوە نێت بۆ کەلار مامەڵەکانی بکات بۆیە هەر لە قەزاکانی خۆیان وامان کردووە کە ئاسانکاریمان بۆ کردووە ئیشەکانیان بکەن. بەڵێ کاک ژیلوان با باسی ئامار بکەین بەپێی زانیاریەکانی تۆ یاخود بەپێی دوایین ئامار چەند کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت لە سنووری گەرمیان هەیە بە شێوەیەکی گشتیەکە بۆمان باس بکەین؟ ئەوانەی کە موچە وەرەگرن لە بەڕێوەبەرەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان زیاد لە 5,000 کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت لە سنوورەکەی ئێمە موچە وەرەگرن بەڵام سەبارەت بە خاوەن پێداویستی و تایبەت و کەمەندام وەکوتم هەندێکیان ڕاگیراوە هەندێکیان مامەڵەکانیان لە بەغدایە بۆیە ئەو ڕێژەیە زۆر زیاترە لەوەوە زۆر کەسی تر هەیە کە خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامن شایستەی وەرگرتنی موچەن کە تاوەکو ئێستا موچە وەرناگرن. بەڵێ کاک ژیلوان لە جیهاندا هەڵبەت ئەبینین کە ئەوانی خاوەن پێداویستی تایبەتن خاوەنی چەندین بەهرەی جۆرا و جۆرن بە تایبەتی لە هونەر و وەرزشە. لای ئێوە تا چەند گرنگی بۆ دراوە کە خاوەن پێداویستێکی تایبەت بەهرەی وای تێدایە هان بدرێت یاخود پرۆژەیە کە پێشکەشێکە ئێوە کار ئاسانی بۆ بکەن و هاوکاری بکەن؟ بەڵێ ئێمە زۆر جار دەستگیرۆیی ئەم کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتیانەکەن بۆی لە پیشەی خۆیان بەردەوام بن و ئەوەی کە هۆنەرێکیان بەهرەیەکی تیا بەردەوام بێ بە تایبەتی لە بۆنەکانە و یادی کەم ئەندامانە ئەو خاوەن بەهرانە کۆئەکەینەوە و بەهرەکانیان ئەناسێنین بە خەڵک لە بۆنەکانە واکەن کە خەڵک بزانێت کە ئەمە خاوەن بەهرەنیان پیشەیەکی تایبەتیان هەیە بۆی بەردەوام بن لە پیشەکانیان و لە ڕێگەی ئێمەوە خەڵات و سوپاس و پێزانینی تایبەتیان بۆکەین خۆشبەختانە لە ڕێگەی هەندێک لە خێرخواز و لە کۆمپانیا و سەرمایەدارەکانیشەوە زۆرجار خەڵاتیان ئەدرێتەوە هاوکاری مادیان پێشکەشەکەین لە بۆنەکانە هەر ئەم ساڵ لە ڕۆژی گیانی کەم ئەندامانە لە گەرمیانیش و لە سلێمانیش بەشێکی زۆر لەو بەهرەماندانە بەرهەمەکان و بەهرەکانیان و پێشانگاکانیان نمایش کران و دوای ئەوە خەڵات و سوپاس و پێزانینی تایبەت بە بەڕێوەبەرەتی گشتیەکانیان پێدرا. بەڵێ کاک ژیلوان من ئەوە ئێمە سەر لایەنە کۆمەڵایەتێکە ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بۆ نمونە لە سنووری گەرمیان لەلایەن هاوڵاتیانی ئاساییەوە چۆن سەیرەکرێن یاخود هاوشێوەی شوێنەکانی تر؟ بەڵێ گەرمیان ناوچەیەکی کۆمەڵایەتی و تێکەڵەیەکی کۆمەڵایەتی زۆر هەیە لە گەرمیان بۆیە ئەوە هۆکارێکی باشە لەوەی خەڵکی گەرمیان زۆر زۆر دەستگیرۆیی و هاوکاری خەڵکی کەم ئەندامەکەن و بەدەمیانەوەن و بە چاوی ڕێزەوە تەماشایەکەن نەک بە چاوی بەزەییەوە ئەوەی من تێبینم کردووە لە گەرمیان وەکو خەڵک و دانیشتوانی گەرمیان زۆر هاوکاری کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت. بەڵێ کاک ژیلوان من دوا پرسیاردا ڕاستاکەم لە ڕێلایەنە پەیوەندیدارەکانی هەرێمەوە هیچ داواکاریەکتان ئاڕاستەی حکوومەتی فیدراڵ کردو بۆ هاوکاریکردنی بەڕێوەبەرەتێکتان بە شێوەیەکی گشتی هەڵبەت ئێوە چەند بەڕێوەبەرەتیش تیشتانێ لە ناوچەکانی تری گەرمیان؟ بەڵێ بەدەر لەوەی کە وتم ئەو کۆمەکی دارایانەی کە ڕاگیراوە داوامان کردووە و داوامان کردووە موچەیەکیان کۆمەکێکی دارایی هەبێ بۆ چاودێری خێزان کە ئەمەش گرنگە ئەوەی ئاگدارین لە ناوچەکانی بەغدا و خواروی عێراقا ئەو خێزانانەی کە هیچ موچەیەکی هیچ بژێوێکی ژیانی تریان نییە موچەیەک وەرەگرن لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یان کۆمەکێکی دارایی ماگانە وەرەگرن بۆی ئێمە داوامان کردووە لە کوردستانیش لە هەرێمی کوردستانیش وەکو ئەو ناوچانە کۆمەکی دارایی وەربگرن و داوامان کردووە کە دووبارە ناوتۆمارکردنی کەم ئەندام دەست پێ بکات یعنی وەکو چۆن لە خواروی عێراقەیە لە گەرمیانیش لە گەرمیان و لە کوردستانیش هەر وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی داوامان کردووە کە ناوتۆمارکردن دەست پێ بکات بۆی بتوانین زۆرترین ڕێژەی کەم ئەندام لە بەرەوەی لە زیادبوونە تۆمار بکرێن و موچەی چاودێری خێزان هەبێ بۆ ئەو خێزانەیە کە هیچ داهاتێکیان هیچ موچەیەکی تریاننی. بەڵێ
بەڕێز ژیلوان عادلشکول بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان سوپاس دەستە دۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.